ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پەیمانگای تەکنیکی سلێمانی بە هاوکاری چەند خێرخوازێکی شاری سلێمانی ئەم ئێوارەخوانیان ئامادە کردووە بۆ بەربانگی ئەمڕۆ کە بۆ پیرۆزکردنی مانگی ڕەمەزانی پیرۆزە. سپاسی ئەو کەسانەکەین کە هاوکاریان کردوین، سپاسی فەرمانبەران و مامۆستایانەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەکاری ئەم خوانیان کردووە. هیوادارین لێرە داواکەین سەرجەم خێرخوازان سەرمایه‌داران کە بەردەوام بن لەم کارانە و بەشێکی لەم کارە کەوتوتە سەر ئەستۆی زانکۆمان خۆی ئەم کاری ئەنجام داوە. سپاسی هەموو خوێندکارانەکەم کە لێرە ئەمڕۆ زیاتر لە 1000 خوێندکار نزیکەی 1000 خوێندکار لێرە بوون ئەمڕۆ بۆ ئەم خوانە. هیوادارین هەر لە خۆشییا بن و سەرکەوتوو بن و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم لە تاقیکردنەوەکانە کە سەرکۆتایی ساڵی خوێندن. سەرەتا بەناوی خۆی گەورە و میرەبان دەستخۆشی لە ڕێخەری ئەم ئێوارەخوانەکەین. هیوادارم خۆی گەورە پاداشتی بە خێری باتەوە و هیوای بەردەوامبوونی بۆ خوازمەوە داواکارم لە کەسانی تر کە کاری لەم شێوەیە بکەن. مەرج نییە تۆ بۆ نمونە کارەکە هەر ئێواران ببرێتە مزگەوت و ئەم شتانەش پێویستە. بەتایبەتی تەلەبەی داخلی ڕەنگە کۆمەڵی مەعانات و کۆمەڵی شتێ بێ نەتوانێت دەری بڕێ. ڕێخستنی خوان ئێواران بۆ خوێندکاران بەتایبەتی لە ڕەمەزانە پێویستە و هیوادارم حکوومەتیش ئیش و پرۆژەی لەم شێوە بکە ئێواران بۆ خوێندکاران، نەک تەنها بۆ نمونە کەسانی خێرخواز بن. ڕەنگە حکوومەت توانێت هەبێ بۆ نمونە هەر ئێواری بۆ نمونە لە شارێک یا بۆ نمونە کۆمەڵی تەلەبەی داخلی بەسەر کاتەوەی خواردنیان بۆ بووە. دەستخۆشی لەو بازرگانە خێرخوازە ئەەکەم زۆر بەڕاستیشێکی زۆر باشە، خاصەن لە مانگی ڕەمەزانە. مەحەدی سلێمانی کە تەلەبەیەکی زۆری تیا تقریباً 4000 تەلەبەی هەیە لە مەحەدەکەیە. ئەتوانم بڵێم ئەکسەرێتیان کەوا دەرامەتیان کەمە لە مەختەشا وەختی ئیمتیحاناتە. بەڕاستی جێ خۆیەتی کە ئەم هاوکاریە ئەگات لە وەختێکا کەوان پێویستیان بەوە هەیە وەختێک بۆ خۆیان زیاد بکەن بۆ هەوڵدان کۆشی زیاتر زۆر دەستخۆشی لێ. پێم وایە هەر ژووری بازرگانیش لە هەمان بابەت لە مانگی دووەوە هاوکاری کردووە لەگەڵ ئەم مەحەدەیە لە ڕێگەی دکتۆر ئالان فەریدوو خوێندکارانەوە. هەموو هەفتەیەک ئێمە وەکو ژووری بازرگانی سەرۆک و ئەندامانی مەجلیس قەراریان نابوو کە هەموو هەفتەیەک 1200 تەلەبە کاتیان وەرگرتووە لەسەر ژووری بازرگانی کە خواردیان لێرە پێخواردوو وای بتاکەن گەڕاوەتەوە بۆ ژووری بازرگانی. و ئیستا لە ئاخری ئۆخری ئەوان ئەوە ئەچێت بۆ لەوی 3 مانگی ژوو ئەم هەلەی قۆسۆتەوە و هاوکاری ئەو قوتابیانی کردووە. پێشم وایە زۆر جێگەیشی خۆی گرتووە چکە بەڕاستی وەکو لە زاری قوتابیەکانەوە وەزعی مادی ئەکسەریەتیان خاصەن ئەوانەی کە لە دەرەوەی شار هاتوون لێرە جێگی بوون زۆر ئیستیفادەیان کرد و زۆر دەستخۆشیان کرد. وەکو ئێستا هەمومان نەزانین مانگی ڕەمەزانە و ئیمتیحانەکانی کۆتاییە و خوێندکاران زۆر پێویستیان بە خوانێکی وابوو. دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەم، یعنی لەم کار ئەمە زۆر یارمەتی ئێمە یا لەبەری ئێمە ئێستا گە ڕۆشتینەوە نەخواردن حازر ناکەین، یەکسەر دەستەکەین بە دەرسەکەمان ئەوە توانین ئیمتیحانەکان دەرەجەیەکی باشیش بێنین. هیوادارم دووبارە بێتوانین. دەستخۆشیێکی زۆرم بۆ ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ هاوکارێکی زۆری بە شەناوخۆیەکان کرا. زۆر سپاسی سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکیەکانەکەم بە هەستانی بەم ئیشە و تەمام بە هاوکاری بەڕێزیان و بە خۆمان کە هەمومان ئەمڕۆ لەم پرۆسەیە بەشدار بووین.
بەڕاستی زۆر خوێندکاران خۆشحاڵ بوون بە خوێندکارانی کچان و کوڕان چونکە بە سەرکردنەوەی بەشە ناو خۆیەکان کارێکی زۆر پێویستە لە هەموو کاتێکە بێگومان ڕاستە بۆ ناو پەیمانگا و هەموو ینی خوێندکارەکان کە نانیان خواردەوە ئەمە یەکەم جارە بەم شێوە بەڵام وەکو پێگەیشتنی پێویستی بۆ خوێندکاران چەند جارێ لەلایەن سەرۆکاتی زانکۆوە پێویستیان پێگەیەنراوە و دەستخۆشیان لێکین بە چەندەها خۆردەمەنی وشکە و هاوکاری کراون و بەسەرکراونەتەوە و بەڵام ئەمڕۆ زۆر تایبەتی بوو چکە بەڕاستی لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو دەستخۆشیان لێکین هیوادارین لە نمونەیان زۆر بێ و هەموو کاتێ بەردەوام بن لە خزمەتی خوێندکارانەوە زۆر سوپاس. الله أكبر الله أكبر